ئەمە بە چەند هێزان دەست بێت؟ ئێستا تقریبا نزیکی بایی 25 وەرەقەیەک دەرەچێت. ئەمە بەڵێ بەس وەزنی زۆر سووکە. سووکە بەڵێ ئەوە شیلەی دارە. ئەمە گرانترینیان چییە؟ کامیان لەسەر مێزە گرانترین؟ با ئەمانە هەمووی بەردن. هەمووی بەردە. جگە ئەمانە کەهرەبن. سە بۆ نمونەمە کەهرەبی ئەڵمانیا. ئەوە تەزبیحێکی کۆنە نزیکی تەمەنی 60-70 ساڵە بێ. باشە. نرخەکەی ئەمە 50 گرامە بە گرام ئەفرۆشرێن. بەگرام. بەڵێ وەکو ئاڵتون ئەخرێتە سەر تەرازۆ ئەفرۆشرێ لە ئێستا ئەمە غرامی لە 40 بۆ 50 دلارە. ئەمە بە چەند هێزان دەست بێت؟ ئێستا تقریبا نزیکی بایی 25 وەرەقەیەک دەرەچێت. ئەمە بەڵێ بەس وەزنی زۆر سووکە. سووکە بەڵێ ئەوە شیلەی دارە. ئەمە شیلەی دارە یعنی بەر نییە؟ نابەر نییە. بۆ نمونەمە هەر لەو بابەتێ بەڵام بە نرخەکەی هەرزانترە. ئەمە کەهرەبی ڕووسی پیاڵێن ئەمە شەر قەدیمە گرانە. ئەمە غرامێکی بۆ نە 4 دلارە. 4 دلارە. ئەمە 100 گرامە بای 400 دلار. ئەمە چیە لە ناوەکەی بۆ ئەوە خوار و خێرا؟ خۆی گەورەوەی دروست کردووە. جا ئەمە وەختی خۆی کە هین کراون ئەم پارچانە بەدەست شیلەکە وەکو گونک دانراونەکە دیقەت بێ هەر هەمویان لایەکیان تەختتر لە لاکەی زر کە دانراون ئیتر ڕق بوون. دوای کون کراون و کراون بە تەزبێ. باشە. بۆ نەما ئەمان عەفو ئەم بۆ نمونەم بابەتیان ئەمە کەهرەبی پۆڵەندیە. باشە. جۆرێکی زۆر باشە. ئەمە قشتە بە عەسەلی پیاڵەن. نوعەتەکەی زۆر باشە و نرخەکەشی لە 12 دلار 13 دلار ئەوە یاریەکە بەپێی جوانیەکە و هەش بۆ گرامێک. بەڵێ و هەشیانە گرامێکێتە 30 دلار هەر لەم بابەتە. یعنی گرانتریان هەیە و هەرزانتریشیان هەیە.